لە حەبێ 5634 ڕێکوتان گواشۆکرە لە بینی دوو دەوڵەتی گەورەی زلهێزی ئەو ڕۆژگارەی مێژوودا کە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوین. دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی بەڕەگەز تورک و بە ئاین ئیسلام بە ئاینزا سونەیە، دەوڵەتی سەفەوی دەوڵەتێکی بەڕەگەز تورک بە ئاین موسڵمان بە ئاینزا شیعەیە. کەواتە ملانەکە لە بینی دوو دەوڵەت هەردووان تورکن هەردووان موسڵمان، بەڵام ئەمیان شیعەیە ئەمیان سونەیە. پرسیار مێژووەکە ئەمانی دوو ئاینزا شەڕەکەن دژی یەک هەردووان یەک سەرچاوە ئاینیان هەیە. ئەم دەوڵەتە کە ڕێکوتانی واژۆئەکەن لە حەبەی 5639 کێتیای بەشدارە دوو دانە دەسەڵاتداری ئەم دوو دەوڵەتە. لە عوسمانیەکان سوڵتانمەڵای چوارەم بەشدارە، سوڵتانمەڵای چوارەم کاتۆ بۆ گرتی شاری بەغا لە ئەستەمبوڵەوە هاتووە بۆ بەغا، لە بەغاوە دێ بۆ شاری قەسر شیرین بۆ زەها و لەوێ لەگەڵ شاخ سەفیەدینی یەکەم شای سەفەویەکان ڕێکوتنامەکە واژۆئەکات. یا پرسیار مێژووەکە ئەمەیە سەیریکە ئێمە وتمان دوو دەوڵەتن، دوو دەوڵەتەکە بە نەژاد تورکن، بە ئاین موسڵمانن، بە ئاینزا جیاوازن. هەردوو دەسەڵاتدارەکە ئەمیان شای سەفەویان سوڵتانی عوسمانیە دێنە خاکی کوردستانی ئێمە کە قەسر شیرین کە زەهاوی نزیک قەسر شیرینە، لەوێ کۆ ئەبنەوە لە ژێر خێمە و ڕەژماڵێکا کۆ ئەبنەوە ئەو دوو دەسەڵاتدارە گەورەی پاسەوان و بە دەستگایکی ئەمنی زۆرەوە کۆ ئەبنەوە لەوێ بۆ ئەوەی خای کوردستان دابەشکەن. ئەمە یەکەم ڕێکەوتنامەی مێژوویە لەبین دوو دەوڵەتی گەورەی ڕۆژگاردا واژۆ ئەکرێت لەسەر خاکی کوردستان بەناوی جیاکردنەوەی سنوورەوە کوردستان دابەشەکەن. لە پێش 1639 ڕێکەوتنامێکی سیاسیمانە لە بین هیچ دەوڵەتێکە لە مێژوودا کە کوردستان تێدا دابەشکراوێ. ئەمە یەکەم ڕێکەوتنامێت تا قۆناغی مێژووە نوێیە دوای شەوی چاڵدێران کە دوو دەوڵەتی زلهێزی ڕۆژگارە مێژوویە لەسەر خای کوردستان دائنشتکۆ ئەبنەوە، لەسەر کوردستان کێشەیان هەیە، کوردستان دابەشەکەن و بەناوی پەیماننامە ڕێخستنی سنوورەکانی خۆیان کوردستان بە دوو بەشی خۆڵات دەدرێت بە دەوڵەتی سەفەوی، بەشی بەڵێ باشوور دەدرێت کە ئاوای ئێران دەکات دەبێت بە دەوڵەتی عوسمانی سونە. لێرەوە ئەم ڕێکوتنامەیە کە ڕێکوتنامی زەها و ناساوات مێژوودا کوردستان دەکات بە دوو بەشی سەربەخۆ، بەشی خۆڵات بەشی خۆرئاوا، بەشی خۆڵات بە دەوڵەتی سەفەوی ئەکەوێت ژێر هەژمۆنی شیعە، بەشی ئاواشی دەوڵەتی دەوڵەتی عوسمانی کە ژێر هەژمۆنی سونی. کەواتە بەبێ ئەوەی کورد ئاگای لەم پرۆسەیە بێ، کورتیا بەشدار بێت، کورد وەکاری کێشەکە بوو بێ لە ڕۆژگارە مێژوویەدا بەبێ ئاگادابوونی کورد پرسکردن و گەڕانە بۆ لای کورد. دوو دەوڵەتی زلهێزی ڕۆژگارە مێژوویە لە خاکی کوردستان واژۆ ئەکەن. ئەو ڕێکوتنامەی تا ئەمڕۆ کە ئێمە ئەمڕۆ لە حەبەی 2019 ئەوەستانی تیایدا کوردستان بەرز دەوڵەتەوە گیری کردووە. ئەمڕۆ میلادگری دەوڵەتی سەفەوی کۆماری ئیسلامی ئێرانە، میلادگری دەوڵەتی عوسمانی ئێستا دەوڵەتی عێراقە کە ڕۆژگارە سەر دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی تورکیا بووە. بۆیە ئەمە ئەوەی گرنگە لە مێژووە بخوێنەوە ئەوەیە کە کورد لە دەرەنجامی پارێزبوونی لە مێژوودا، لە دەرەنجامی بێئاگایی خۆی، لە دەرەنجامی ئەوەی کە لەگەڵ ڕەوت و ڕووداوەکانی مێژوودا گوزەری نەکردووە، دوجار بۆتە قوربانی نێوان زلهێزەکانی مێژوو و دوجار لەسەر خاکی خۆی کوردستان دابش کراوە و دابشکردنە تا ئەمڕۆ بۆتە ماڵوێرانی بۆ ئێمە کوردتاوە تا ئەمڕۆ ئێمە کورد باجەکەی ئەدەین و تا ئەمڕۆ ناتوانین ئەم پارچانە لێک بدەینەوە بۆ پێی کە 400 مەملانی ئاینی مەذهبی جیاوازی فەرهەنگی کۆمەڵاتیەمان هەڕێت. سەدیکە خۆی کە دەوڵەتی عوسمانی دەستێک جانیە کەمدا کۆتایی بەرەسەڵاتی دێت و دوجار جانی عوسمانیەکان تێک دەشکێن 1960 دیزاینیدا ئەوی دێتە گۆڕپانی سیاسی بەریتانە فەڕەنسان و دوو براوی جەک دێتە ناو سینە گۆڕپانی سیاسی بۆ بنە میلادگری شوێن پاشماوەکانی دەوڵەتی عوسمانی. پرسیار مێژووی ئەمەیە لێرە داوایە. دوجار ئەوەی کە گرنگە بۆ ئێمەوەیە بەر لە جەنگ کۆتایی پێبێت ڕێکوتنامی سایکزیکۆ واژۆکرا لە بینی بەریتانە و فەڕەنسادا. لەو ڕێکوتنامەیەدا کوردستانی باشوور بەر فەڕەنسا کە لەگەڵ کوردستانی خۆرئاوادا و دوجار عێراقی عەرەبی و ئوردون و فەڵەستین بەر بەریتانیا ئاکەوێت. کە پرسیار مێژووەکەم ئەمە لێرە ئەوەیە جێگرەوەی عوسمانیە بێتە دەوڵەتی بەریتانە فەڕەنسا، هەنی ئەمە گرنگە، بەڵام جێگرەوەی ئێرانە خۆی ئێرانە بێنێتەوە. دەوڵەتی ئێران چکە لە جەنگەیە بەرەیەکی گەورەی شەڕەکە نییە و دەوڵەتی گەورە بەژای شەڕەکەی نەکردووە و دەوڵەتی پاراوێزخراو ماوەتەوە بۆی ئەم پارچەیە کە کوردستانی خۆڵاتی بەرەکەبێت لە پەیمانی زەهاوە کەوتە خاکی ئێران و دەوڵەتی سەفەوی و دواتر قاجاری دواتر دەوڵەتی پەهلەوی ئێران ئەم دەوڵەتە و خۆی ئەمێنێتەوە دەستکاری ناکرێت بۆی دەستکاری ئەکرێت سنووری خۆرئاوای کوردستانە کە دوای ئەبێتە سێ پارچەی باکوور و خۆرئاوا و باشوور. ئەوەیە دوجار لە جەنگی جیهانیەکەم بۆی شکست عوسمانیەکان لە جەنگی جیهانیەکەمدا ئەم ناوچەیە بژە قەڵەمڕەوی دوو دەوڵەتی براوەی جەنگی جیهانیەکەم کە بەریتانە فەڕەنسان و دوجار لە مەملانەی سیاسی ئەو دەوڵەتەدا ویلایەتی مووسڵ کە بە فەڕەنسا ئەکۆ سایکزیکۆدا ئەبێتە بەشێک لە دەوڵەتی عێراق و عێراقی پێ دروست دەکرێت لە پاڵ ویلایەتی بەغا بەسڕدا کوردستانی خۆرئاوا
سەدا یەک کاک بۆ بەشێ دەوڵەتی عوسمانی بووە ئەچێ لەسەر وڵاتی سووریا پێ دروست دەکرێت بەم شێوەیە کوردستان جایتر داواژەکرێت و کوردستانی باکوورە دەکرێت بەندەستی دەوڵەتی تورکیای نوێ کە مەستفاق ئاتاتورک ڕێبەرایەتێکات و خۆی بەلاتگری دەوڵەتی عوسمانی ئەزانێت خۆی کێشەی کورد ئەوە درێژەی قۆناغەکانی مێژوو کورد هەمیشە لە پارێزی ڕووداوەکان بووە کورد نەیتوانیوە کارەکەی ڕووداوەکان بێت مەسیار مێژووەکە ئەمەیە بۆ تواسکو لە پەیمانی زەهاوە دوو دەسەڵاتداری گەورەی مێژوو کۆبنەوە لە شارێکی کوردستان بەڵام کورد حزوری نییە کوردستان داواژەکەن و کورد بەرچەکردداری نییە سەرمێژووەکە ئەمەیە جێکی جانێکم کۆتایی پێدێت بەریتانیا فەڕەنسا کوردستان داواژەکان کورد حزوری تایە نییە کورد لە پەرایزی ڕووداوەکاندایە ئەم خەڵک نەگە سەریکە دەوڵەتی ئێران چۆن جەنگی جانی یەکەمەوە بەڵام خاکی خۆی پارێزراومایەوە بەڵام لە بەرامبەردا کورد جەنگی جانی یەکەمدا سەرمێژووەکە ئەمەیە ناتوانێت ئەوڕۆڵە بگەڕێ کە مەسەڵەن کە تورکی گەڕێ کە فارزەی گەڕێ کە عەرەبی گەڕێ بۆ نمونە بۆیە دوجار مادەم کورد لە جەنگەکەدا ڕۆڵی نییە ڕۆڵێکی پەرایزخراوی هەیە یا ڕۆڵەکەشی ڕۆڵێکی خراپ و نێگەتیڤان هەیە دوجار باجەکەی دات و دوجار لە پەرایزی ئەم ڕوودا مێژوویاندا کوردەکەیتە بە پەرایزەوە بۆیە بە بڕای کە کورد هەمیشە پەرایز خستەوەیە کە کورد لە ڕووداوەکانە حزوری نەبووە ئەگە حزوریشی بوو حزورەکە بۆ خۆی نەبووە بۆتە بەشێک لە پاشکۆی دەوڵەتانی زلێس ئێوە ئەوەی کوردستانی وارە کردووە یەکەم پەرتەوازەی کوردە پاسپارتی خەڵکی کوردستانە یەکنەگرتنی تیرە و هۆز و خێڵەکانی کورد و لە خۆناغی سیاسیەکانی کوردستانن و هەریەکە وەلا یانمە دەوڵەتێکی ناوچەکە و دەوڵەتێکی زلهێز هەیە ئەم وەلا بۆ دەوڵەتێکی ناوچەی و دەوڵەتێکی زلهێز ئەم وەلا بۆ دایکرانی کوردستان ئەم وەلا بۆ یەکتسڕێنەوەی یەکترای کردو دوجار کورد باجخۆی بدات دوجار دژمنانی کورد نێرانی کورد زلهێزەکانی مێژوو بۆ بەرژەوەندەکانی خۆیان لە سەخای کوردستان کۆ دەبنەوە و کوردستان داواژەکەن بە پێویستی کورچکە بۆ چکە کورد لە ڕووداوەکانە حزورێکی فعلی نییە مەسبەر منە جێکی جانی یەکەمدا شەریف حسێن شەریفی مەککە ڕابەراتی هەوزە عەرەبەکانە خاتژی دەوڵەتی عوسمانی غەزا ئەکات بەناوی غەزاوە هەنی سەریکە شەریفی مەککە پارێزەری ماڵی خوایە بە ئاین موسڵمانە بە ئاینزا سونەیە دژی دەوڵەتی عوسمانی واسێکە عوسمانی موسڵمان و سونەشە غەزاشی دژی ئەکات سەرکە بەڵام کورد لە جێکی جانی یەکەمدا شەواڵ عوسمانیەکان بەناوی غەزاوە هەنی شەڕ بۆ عوسمانەکان دەکات سم ئەم بەراو دەکات کەواتە ئەوەی شەڕەکە ئاباتەوە عەرەبە ئەوەی دۆڕانە کوردە مثلا لە زەهاوە هۆزەکانی کوردکە خێڵەکانی کوردکە بیرەکانی کوردکە بیا لای لاگری سەفە بوون لە لاگری عوسمانەکان بوون خۆیان سەربەخۆ نەبوون خۆ نهاتون ئەم میرە کوردانە خوانێک بگرن لەژێر سەکرتارێتێکی سیاسی کوردیە بەرامبەر ئەم دوو هێزە بوەستن دوجار کاتێک پەرتەوازە ئەبێت ئەم هێزانە کورد بەکارهێنن ئاساییشە دوجار لە سەخای کوردستان دەبەژەکەن